هر وی درباره ده انتمینین دچینه استودیوین کردستان 24 سلیمانیه مهانه که مهیا برز رجوان کاوه شارزه بازارن دارایی نفته کو پترول گلمه ام کاتتن باش لم چند روزی را بردو ناسخام گیریک ل نرخی نوت هبو یعنی تا نوتو هفت نوتو شش رو اشتو دوباره دابزیوه کاریگری ام کوبونویه هی هاوپەیمانانی ئۆپێک لەسەر بازاری وزە بەگشتی چی دەبێت پێشبینیەکان دەتوانێت بڵێن کاریگەریە لەسەر نرخی نەوت دەبێت و ئاراستەی نەوت ئەم کاتی بەڕێستان باش بەپی ئەو داتانی کە تا ئێستا هەیە کۆبوونەوەکانی ئۆپیک پلس بەردەوامە و تاکو ئێستا ئەو هەواڵانی کە بڵاو بوونەتەوە ئەوەیەکە ڕێکخراوی ئۆپیک پلس بە تایبەتی سعودی و رووسیا بەردەوامیان بە کەمکردنەوەکانی خۆیان کەمکردنەوەی بەرهەمهێنانی خۆیان بۆیە پێشبینیەکرێت نرخی نەوت ئاراستەی بەرزبوونەوە بەردەوام بێت تا کۆتایی ساڵ و ئەو هۆکارانەش کەوای کردووە کە لەم ئاراستەیە بەردەوام بێ بێگومانەوەیە کە نەقسی خستنە ڕوو هەیە لە بازارە و بە تایبەت ئەگەر بێت و چاینە دووبارە بگەڕێتەوە ناو بازارەکان بۆ تەڵەبکردن ئەم نەقسە زیاترەکات و بە ڕێژەی 100 زیاتر بەرزیەکاتەوە بۆیە بێتە هۆکاریەوەی کە نرخی نەوت بەرداوام بە بەرزبوونەوەکانی زۆر باشە چەند ڕۆژ پێش ئێستا میوانێکم لەگەڵ بۆ هەر لەبارەی نرخی نەوتەوە هەم خۆی پێشی بینی ئەوەی کرد کە نرخی نەوت تاوەکو 150 دلاریش لەوانەیە بڕوات و لە چەند ئاژانسی نێودەوڵەتیش بینیم یعنی باسییان دەکرد کە تا 120 130 بڕوات تارگێتی نرخی نەوت چەند دەبێت لە داهاتوودا پێشبینی دەکەن ڕێچکەی بەرزبوونەوە بگرێت یان هەر لەو دەوروبەرە بمێنێتەوە بەڵێ بە پێی پێشبینیانی کە تاکو ئێستا لە بازارەکانە هەیە ئەوەیە کە نرخی نەوت ڕەوندێکی بەرزبوونەوەی وەرگرتووە لە با بڵێن لە بیدایەتی ئەم ساڵەوە کەمبوونەوە خۆبەخشەکان دەستیان پێکرد هەرێکە لە وڵاتانی سعودیە و رووسیا پشکی شێریان بەرکرد لەم سیاسەتە توانیویانە نرخی نەوت بە بەرزی بهێڵنەوە ئەمەش وەکو بەرپەسدانەوەی سیاسەتێکی ئەمریکا کە لە ئێستایان نەوتە کۆگەکراوەکانی خۆی بەکارهێنی وەکو بەکارهێنان لە جیاتی ئەوەی کە بەم نرخانە نەوت بکڕێت ئەم دوو سیاسەتە دوورن لە یەکەوە توانین بڵێن کە ئێستا رووسیا و هاوپەیمانەکانی کاکاتە سعودیە و وڵاتانی بەرهەمهێنانی نەوت زۆرە سیاسەتێک پێڕەوەکەن کە پێچەوانەی سیاسەتی ئەمریکایە کە ئەیانەوە نرخی نەوت لە هێڵی بەرزیا بهێڵنەوە نرخی نەوت لە ڕەوەندی بەرزیا بهێڵنەوە و بە پێی پێشبینیەکان تاکو ئێستاوی کە هەیە زۆربەی بانکە جیهانیەکان زۆربەی بانکە ئیستثمارەکانی جیهان پێیان وایە کە نرخی نەوت لە سەروی 100 بۆ 106 دلار طبعا نەوتی خاوی تکساس بۆ کۆتایی ئەم ساڵ لەم نرخانەیە جێگیر بێت بۆیە بەڵێ منیش پێم وایە کە ڕەوندێکی بەرزبوونەوەی وەرگرتەوە بەردەوام بێت لە بەرزبوونەوە زۆر بەڵام تارگێتی با بڵێن نزیک مەودا تارگێتی وەرزی لە نێوان 100 دلار بۆ 106 دلارە بێت زۆر باشە ئەوەی ئێمە دەبینین ئابووری جیهان هەمووی یعنی شڵەژانێک بەخۆیەوە بینیوە ئەمریکا حکوومەتەکەی شەدان بوو ینی داکشانی ئابووری ئەمریکا و جیهان ڕوودەدات و یەکەم جار بوو کە لە ئەمریکا سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دوور بخرێتەوە ینی لە مێژووی ئەمریکادا ئەم شتە ڕۆی نەداوە کاریگەریەکانی ئەم داکشانێکە لە ئابووری ئەمریکا هەبووە و لە جیهان بەگشتی چی دەبێت لەسەر بەگشتی بازارە داراییەکان بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن داکشانی ئابووری یعنی شتێکی نوێ نییە بۆ جیهان و بۆ ئەمریکا ئەمە لە مێژووە 33 جار زیاتر بەسەر ئەمریکا ڕوویاوە بەسەر جیهانە ڕوویاوە داکشانی ئابووریش بەشێکە لە ئابووری بەشێکە لەو سێرکڵی کە ئابووری تیا سوڕێتەوە لە ئێستا ئەمریکا ئەتوانین بڵێن لە هەموو کاتەکان زیاتر معرەزە بۆی کە تووشی داکشانی ئابووری بێت سەبەبەکانیشی دیارە یەکێ لە سەبەبەکان ئێماگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو بگەڕێنەوە بۆ ساڵانی 2020 بۆ سەرەوە دوای ڤایرۆسی کۆرۆنا دوای بڵاوبوونەوەی کۆڤید کە شەتداونمان بینی لە زۆربەی وڵاتانی جیهانە کە ئەمەش بەهۆی لاوەزی اقتصادی جیهان لێرە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا چەند سیاسەتێکیان پێڕۆکرێت یەکێک لە سیاسەتەکان ئەوە بوو کە ستیملیسێکیان با بڵێن پاس کرد یاخود با بڵێن پاکێجێکی هاندانیان پاس کرد کە ئەوە بوو هەر تاکیشی ئەمریکا هەر تاکیشی ئەوروپی بڕێک پارەی وەرگرت کۆمپانیاکان بڕێک پارەیان وەرگرت وەکو پشتگیریەک بۆ دووبارە دەستپێکردنەوەی ئابووری بۆ دووبارە بەرەو پێشبوونەوەی ئابووری ئەم باجی کە با بڵێن باجی ئەو کاری کە ئەو کاتە ئەمریکا هەستا بە ئەنجامدانی ئێستا ئەیات چۆن باجەکە یاد ئێستا ئێمە بڵێ هەڵاوسان لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی لە وڵاتە ئابووری زلهێزەکانی جیهانی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وەکو وڵاتانی ئەوروپی بەردەوامە لە بەرزبوونەوە و ئەگەر بێت و
با بڵێن هەڵاوسان کۆنتترۆل زۆر باشە. بەرزی هەڵاوسان کۆنتترۆل نەکرێت لەلایەن فیدرالی ئەمریکا و وڵاتانی تر بەڵێ احتیمالێکی زۆرە کە ئەمریکا بکەوێتە ڕکودەوە. بەڕێز ڕێژوان کەەوە شارەزای بازارە دارەکان لە سلێمانیەوە سوپاس کە لەگەڵمان بوو.